لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز ئەندازیار ڕێبین ئەحمەد بەڕێوەبەری ئەندازەی پارک و باخچەکانی هەولێر لەگەڵما زۆر بەخێر بێین. کاک ڕێبین، پرۆژەی پشتێنی سەوزایی هەولێر کە وەکو بینیمان کارەکانی خەریکەی تر بە خێرایی دەست پێ دەکات، تا چەندە کاریگەری لەسەر بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی لە هەولێر دەبێت؟ ئێستا لە ماوەی 6 ساڵدا لە 15 بۆ لە 120 بەرز بووە. ئەمە ئەتوانێت چۆن ئەم گۆڕانکاریە دروست بکات؟ بەڵێ ئەکید گۆڕانکاریەکی زۆر گەورە لە شاری هەولێر لە ماوەی کابینەی نۆ سەبارەت بە ژینگە و سەوزایی ڕێژەی سەوزایی ڕوویدا کەوا چۆن لە گوگڵ بە بەردەوامی نەخشەکان دەگۆڕدرێتن بە زۆری پرۆژەکان ئەو هەلا سەوزاییەکەش بەرەو گۆڕانکاری وا دەچیتن و هەروەها کابینەی نۆ ئەرکەچی زۆر قورسی لە بۆ کابینەی دەش حازر کردێت چکە ئەو سەوزایە هەمووی پێویستی بە خزمەتکردنە احتیمالی هەیە گۆڕانکاری لە ئیداریەکەش ڕوو بداتن چونکە پێویستی پێ هەیە لە شاری هەولێر لە ناحیە ئیداری بەڕێوەبەرایەتێکی گشتی سەرپەرشتی ئەو هەموو سەوزاییە بکاتن. بۆ نمونە تەنها پشتێنەی سەوزایی لەوانەیە 4 بەڕێوەبەرایەت یاخود زیاتر بەڕێوەبەرایەتی نوێ دابمەزرێتن لە بۆ ئەوەی سەرپەرشتی خزمەتکردنی پشتێنەی سەوزایی. ڕێژەی سەوزایی لە ماوەی کابینەی نۆ بە پێوەری ڕووبەر لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر لە 115 هەتاوەکو 120 زیادی کردووە. هەر ئەو ڕۆکە ئەمە لەگەر سەرۆکی شارەوانی لە هەڵمەتەکی دارچاندنی بووین. طبعاً ئەوە دوا هەڵمەتە، هەڵمەتی وەرزی پاییز تاوەکو زستان دێتن هەڵمەتەکان بەردەوام دەبیتن. بێگومان ئەو گۆڕانکاریانە هەمووی لە سوودە لە بۆ هاوڵاتیانی شاری هەولێرکەوە ئەو دارانە وەکو کارگەکی ئۆکسیجین داتا. زۆر باشە. جگە لەم پرۆژەی پشتێنی سەوزایی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ژمارێک پارک و باخچەی دیکە لە هەولێر دروستکراون، ژمارێک پارکی گرنگ و گەورە. ئەمانە تا چەندە کاریگەریان هەبووە لەسەر بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی پاککردنی هەوای کوردستان لەو گازە زیان بەخشانەی کە ڕۆژانە دەردەدرێت؟ لە ماوەی کابینەی نۆ جگەل لە دروستکردنی ئەو 5 پارکە یاخود تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارک و باخچەکان کەوا بە پاڵپشت بە نەمامگەکانی خۆمان نزیکی 1,300,000 نەماممان لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر و دەرەوە و هەندێکشمان بە خۆڕایی دایتە هاوڵاتیان. لە بیرمان نەچی پرۆژەی ڕۆناچی کەوا بۆ هۆی گوژانەوەی بە هەزاران مۆلیدا ڕاستەوخۆ کاریگەری دەبی لەسەر سەوزایی نەمانی ئەو گازە ژەهراویانە وا دەکاتن سەوزایی زیاتر گەشە بکاتن. هەروەها پرۆژەی هینانی ئاوی خێرا لە بۆ شاری هەولێر ئەوەش وا دەکات ڕێژەی ئاو بەرز بیتۆ بە گوژانەوەی بیرەکان هەمووی لە سوودی سەوزاییە لە بۆ شاری هەولێر. سەرڕای ئەوەی کەوا کەش و هەوای شاری هەولێر جیاواز لەگەر هەموو پارێزگەکانی عێراق کەوا کەشێکی تایبەتی هەیە زۆر سەختە لە بۆ پاراستنی سەوزایی لەبەر ئەوەی زستانەکەی زۆر ساردە، هاوینەکەی زۆر گەرمە. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە کابینەی نۆتوانرا ڕێژەکە سەرڕای ئەوەی کە ڕێژەی قەدیم پارێزرێ و ڕێژەکەش زیاد زۆر باشە. کاک ڕێبین ئاماژەت بە بابەتێکی گرنگ کردەویش پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا بوو کە ئیتر ئەو بیرانە دادەخرێن لە جێگەی ئەوە ئەتوانرێت ئاو بە شوێنەکانی دیکە بگەینرێت. پێشتر بۆ ئاو دیریکردنی باخچەکان و پارکەکان لە نێوشاری هەولێر بیر لێ دەدرا، بەڵام ئێستا جێگرەوە چیە؟ ڕسایکلینی ئاو دەکرێت یا بە چه شێوازێک دەتوانرێت کەڵک لەو پرۆژەی فریاگوزاری ئاو وەربگیرێت؟ مە تا چەندە کاریگەری لەسەر بژانەوەی ئاوی ژێرزەوی و خزمەتی ژینگەی کوردستان دەکات؟ 100% کاریگەری دەبیتن. جەنابی سەرۆکی حکوومەت مژدەی ئەوەشی بە شاری هەولێر ڕاگەاند کەوا ئەو ئاوی پاشەڕۆی خەڵک لە هەولێر ریسایکل دەکرێتەوە لە بۆ دووبارە بەکاردێتەوە لە بۆ سەوزایی کە دەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی ئاوی ژێرزەوی هەڵبستیتن واروەها ئەو ئاوەی کەوا پێشتر تەلەف دەبوو یاخود دەڕۆیش بە هەدەر هەمووی استعمال دەکرێتەوە لە بۆ سەوزایی. زۆر باش. ئاماژەتان بە دروستکردنی 5 پارکی گەورە کرد کە پێشووتریش بینیمان ئەم پارکانە کاریگەری زۆر باشیان هەبووە. ئایا پرۆژەی دیکە هەیە لە بەردەستا بۆ دروستکردنی پارکی دیکە لە گەڕەکەکانی دیکە چۆن ئەم پلانانە دابەش دەکرێت بەپێی جوغرافیای ناوچەکە یا هەڵکەوتێ و شوێنانەی کە لە سنووری پارێزگای هەولێر هەیە؟ بەڵێ کابینەی نۆ زیاتر خزمەتی گەڕەکەکان کەوا پێشتر خزمەتی سەوزایی لە بۆ نەچوو بوو یاخود کە دەڵێن گەڕەکە هەژار نشینەکان. ئێمە لە ماوەی کابینەی نۆ زیاترین هەڵمەتمان لە ئەو گەڕەکانە کردی یاخود گەڕەکە نوێیەکان کەوا ئەو دارانی بەرهەم دێنین زۆری لە شەقامەکان و ئەو پارتە زەویانی بەڕێگە سەوزاییە. بێگومان لەسەری خۆشمان پلانی وەیدانرایە کەوا لە مستەقبەل پارکی
بە هەمان شێوەکو پارکی سامی لەو شوێنانە دروست بکرێت کە پێشتر پارکی لێ نەبووە لە داهاتوو ئینشاءڵڵا پرۆژەی تریش ئامادەکراوە و جێبەجێ دەکرێت. باشە گۆڕانکاریەکانی کەشوها و گۆڕانکاریە نێرێنیانی کە لە ماوەی ڕابردوودا هەیبووە جیهانی گرتوتەوە بەگشتی عراقمان کە بینی وەزعەکەی چۆنە لە هەرێمی کوردستانیش پلانی زۆر باش هەبووە بۆ مەبەستە. ئەم کابینەیە تا چڕادەیەک بە دروستکردنی یا بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی بە دروستکردنی پارک و ئەو کۆمەڵە پرۆژانەی کە بەڕێزت ئاماژت پێکردوانی ڕۆبڕۆیان بابەتە بێتەوە جەنابەت شارەزای ئەم بابەتەی بە تایبەتی لە پارێزگای هەولێر تا چەندە هەولێر سوودی لەم پرۆژانە بینیوە؟ ئێمە وەکو بەڕێبەراتی ئەندازەی پارک و باخچەکان هەر زوو درکمان بە گۆڕانکاری کەشوهوا کرد لە منامامگەکانمان ئەو جۆرە دارانە یاخود ئەو بەرهەمانەمان بەرهەمهێنایەکەوە تەحملی ئەو کەشوهەوایە سەختە بکاتن. کابینەی نۆ وەکو کودەڵی عکسی تیار ئیشی کردیە سەرڕای گشت قەیرانەکانن سەرڕای گۆڕانکاری کەشوهەوا توانی ڕێژەی سەوزایی زیاد بکاتن واتە ئەوەیەکەوە دیدگای جەنابی سەرۆکی حکوومەت دیدگای وەزیری شارەوانی و پارێزگای هەولێر بە جۆرێک بووەکەوە حیساباتی ئەوەی کردیەکەوە ئەو قەیرانانەی کە بەسەر شاری هەولێر بە تایبەت گۆڕانکاری کەشوهەوا توانڕایە ڕێژەکە زیاد بکرێت واتە کارەکان بە جوانی دەڕاتن و لە داهاتوو ئینشاءڵڵا ڕێژەکە بەرەو بەرزتر دەڕات. داتایەکی دەقیقتان لەبەردەستە لەبارەی ژمارەکان ئەو پرۆژانەی کە کراون تا ئێستاوە لە داهاتووشتا چی دەکرێت؟ خۆی سەبارەت بە پرۆژەکان ئێمە لە کابینەی نۆ 5 پارکی گەورە دروستکراوە و هەندێکیشی وە پلانی لە بۆ دادەنرێتن و هەندێکیش پلانی استراتیجی لە بۆ دانرایەکەوە پارکی گەورە لە بۆ شاری هەولێر دروست بکرێتن و بەنسبەت ژمارەی دارەکانیش ئێمە و هەروەکو پێشتر ڕامانگەیاند کە 1,300,000 نەمام بەرهەم هێنراوە لە ئەندازەی پارکەکان کەەوە ڕێژەی هەرە زۆری دابەشی سەر هەوڵاتیان و دەوایری حکومیەکان کرا و ڕێژە چیش لە سنووری سەرۆکاتی لەلایەن کارمەندانی بەڕێوەبەراتی ئەندازەی پارکان چێنراوە. زۆر باشە لە هەر سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بە تایبەتی لەم کابینەیە بڕیاریدا لە سەرجەم پرۆژەکانی نیشتەجێبوونیش بە ڕێژەیەکی سەوزایی لە بەرچاو بگیرێت بۆ هاوڵاتیان تەنانەت مۆڵەت نەبدرێتە پرۆژێکی و بەرهێنان ئەگەر ڕێژەی سەوزایی تێدا ڕەچاو نەکرابێت. دەمە چەندە ئاسانکاری بۆ ئەوە دەکات بۆی کە زیاتر بتوان کۆنتترۆڵی ژینگەی پارێزگای هەولێر ئەگەر باسی بکەین بە تایبەتی بکەن. بڵێ ئێستا ئەگە تەمەشای پرۆژەی استثماریەکان بکەین چ نیشتەجێ بیتن چ کارگەکان بیتن ئەو پرۆژە نوێیانە هەمووی ڕێژەی سەوزایی زیاتر لەی پێشتر کاریگەریەکی زۆری دەبێتن هاوتەریب لەگەڵ کاری حکوومەت پرۆژە تایبەتەکانیش ئەگەر ڕێژەی سەوزایی زیاد بکرێت بە کۆی گشتی سوودی دەبیتن لە بۆ ژینگە بەعام. کەواتە کاریگەری و ئاسانکاریشی لەسەر پرۆژەکانیەوە دەبێت بە گشتی و کارانەی کە دیکەن لە هەولێر. زۆر سپاس دەکەم بەڕێز ئەندازیار ڕێبین ئەحمەد بەڕێبەری ئەندازەی پارک و باخچەکانی هەولێر سپاس کە لێرە لەگەڵمان بووی.